دیارە مەبەستی سەرەکیمان لە بانگێشکردنی ئەوەی بەڕێز بریتە لە چەند دووسێ شت کە ئێستا ماژیان پێکەن. یەکەم شت هەموو لە ئاگادارن کە ساڵێک و تقریبان 7 مانگە قەیرانی نەبوونی غاز کوردستانی بەعام گرتوتەوە، بەڵام ئێمە وەکو کارەی غازی هەورامان لە کاتی ئاساییە واتە ئەو کاتێک کە ئێمە چەندێکمان داوا کردبێت ئەوە نەغازمان بواتوە لەو کاتەیە کە غاز زۆر بووە ئێمە بڕی 7 تەنکەرمان سەرف کردووە. بەڵام لەم ڕۆدا کە ساڵێک و 8 مانگە ئەزمەیە ئێمە بە بەردەوامی هەر 5 تەنکەرمان بۆ هاتووە. جا بەڕاستی جیاوازیەک و فەرقێک لە نێوان و معمەلەکانە ئاکرێک وا بۆی ئەڕۆینێمە حەسارێک و وەکو بڵێ فەرقێک لە نێوان کارەکەی ئێمە و کارەکانی ترا بەڕاستی کراوە. ئەم جەدوەلێکە لە بەردەستی منایە ئێمە 10 ڕۆژ جارە بەم شێوازە غازمان بۆ نێرن. ئێمە بەپێی ڕۆژانە کە ئێمە سەری ئەم جەدوەلە ئەەکەین ئەبینین جیاوازێک و فەرقێک لە نێوان و معمەلەکان ئاکرێ. کارگەی وا هەیە لەم کاتی ئەزمەیە دانراوە واتە 5 مانگە دەستی کردو بە ئیشکردن بڕی 3 تەنکەر غازی بۆ دابین کراوە لە مانگێکە. بەڵام ئێمە ماوەی 5 ساڵە خزمەتی هاوڵاتیانی ناحی بیارە ناحی خوورماڵ تەوێڵە حتا بەلا دووسێ لادەی سێساقیشمان لەسرە هەمووی لەم کارگەیەوە ئێمە غازمان بۆ دابین کردووە. وەزائیدەن هەموو لە ئاگادارن منتیقەی هەورامان گەشتیارێکی زۆر سەردانیەکە واتە ئێمە بە هاوین و بەزستان بڕێکی زۆر غازمان لە گەشتیاریە سەرفە بێ. هاوڵاتیەکی عەرەب هاوڵاتێکی سلێمانی هاوڵاتێکی هەولێر کە یەتە ئەم منتیقەی ئێمە ئەبێ بە غازی ئێمە بەڕاستی بچێت لە بازاڕ نانەکەی بکڕێن نانێک بخوا مەسن لە بازاڕە. لەبەرەوە ئەو جیاوازی و فەرقە نازانین هۆکارەکەی چییە. ئێمە ئەمانەوێت لایانی بەرپرس کە بەڕێبەراتی نەوت و کانزەکانی سلێمانیە بزانین چ هۆکارە لە پشت ئەمەوەیە کە کارگەیەک لە سنووری ئێمە بە هەمان شێوازی ئێمە سەرفی کردووە واتە هەر 5 تەنکەری 7 تەنکەری سەرف کردو، بەڵام ئەوان ئێستا 6 تەنکەری بۆ سەرفەکرێ بەڵام ئێمە هەر 5 تەنکەرمان بۆ سەرفرێ. ینی نازانین هۆکارەکەی چییە. ئێمە وەکو بە دواچوونی خۆشمان چەند جار داوامان کردووە حتا مانگی پێشتر مانگی نۆ هەوڵماندا و تویانە مانگی بۆتانگەن بە 6 تەنکەر بە هەمان شێوە هەتا ئەم مانگە ژاتووە کە جەدوەلی کۆتا ڕۆژیان بۆ نردوین بە هەمان شێوە هەر 5 تەنکەرەکەیە. نازانین هۆکارەکە چییە کە ئاوا فەرق لە نێوان معمەلەکەی ئێمە و کارەکەی ئێمە و کارەکانی ترا کراوە. مانگێک لەمەوبەر هاوڵاتیەک لە شار و شارۆژەکانی ترا وەکیلەکان گەڕاون غازیان کردو، بەڵام ئێمە هەر لێرە ئەزمەمانە بووە. وەکیلە بەڕێزەکان زەختێکی زۆریان لەسرە بەڕاستی خەڵکێکی زۆر لەوانەیە وا تەسەورکا کە ئیهمالەکە گەڕێتەوە بۆ ئێمە یان بۆ وەکیلەکان، بەڵام هیچ ڕەبتێکی بێمەوە نییە. ئێمە حەزەکەین نەک 5 تەنکەر 7 تەنکەریشمان بێتە ناو معاملەکە سەرفیکەین لێرە، چونکە بەڕاستی هەتا ئێمە بتڵێکی زیاتر سەرفکەین دیارە لە ڕووی ئابووریە بۆ ئێمە باشترە، بەڵام کە بۆمان نانێرن نازانین هۆکارەکەی چییە یاخوا بەخێرن دەخ لە خت. من خۆم بە نسبەتی خۆم و 80 بەتڵمەیە کەمترین حسمەیە لە معاملە بە نسبەتی غازەکە. غازەکانی من 80 بەتڵەکە من 400 تا 450 ماڵ زیاتر هەم بەلاو ئەم 80 بەتڵە بەشی من کافی ناکات تەوزیعکەم بەسەر ماڵکە مەجبور ماڵی وایانە دوعەکە ماڵیوانە پێشەکەوێ. ئێمە لە هەفتەیەکە کەڕەتێک غازمان بووێت ئەم هەفتەیە کەڕەتێک غازەکەمان بووێت تەوزیعکەین بە ماڵەکانە. جاران پێش ئەم ئەزمە هەموو ڕۆژە ئاهاتێن تۆزیعماکە ئێستا ئەزمە بۆ ساڵێک و 8 مانگە ئەزمێ وەزعەکەی من ئاوای تاوەتیانی بێتاقەت بووین لە میشە هەفتەیە کەڕەتێ بۆمانێت نەوەڵا 300 تقریبا 80 بەتڵ بەرەکە کەم تریش گلفتی هەموو شتێکی بۆ من دروست کردووە گلەی خەڵکی بۆ دروست کردووم خزمی کۆسوکایی لێ کردووم هاوڵێ لێ کردووم ئەمانەی لێ کردوون هەموو شتێک کەمە بەش ناکات داواکەین لە بەم پرسانە شتەکەمان بۆ بکەن.